کریاکارانی بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی سلێمانین سەرقاڵی ئاگربڕن لە دارستانی چیای گۆیژە و ئەزمەڕ. چیاکە نزیکەی 6,000 دۆنم سەوزایی هەیە. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی گەرما مەترسی سووتانیان لەسەر دەبێت. بۆ ڕێگری کردن لەو دیاردەیەش ساڵانە چەندین بەڕێوەبەرایەتی هەڵمەتی ئاگربڕ بۆ پاراستنی سەوزایەکەی ئەنجامەدەن. لە سنووری پارێزگای سلێمانی لە سنووری دەسەڵاتی ئەو بەڕێوەبەرایەتی ئەمەیە 16,000 دۆنم دارستانی دەستکرد هەیە لە هەموو بە قەزا و ناحەکانە هەمووشی پرۆژەیەوە حازرە. زۆربەی کەوتوتە سلێمانیەوە، گەورەترینیان لە منتقەی لە سلێمانی و لە سنوورەکانی سلێمانیە، لە ڕۆژهەڵاتی سلێمانیە، لە ڕۆژاوای سلێمانیە، لە باکوورە گۆیژەیەکەوە گۆیژە و ئەزمڕ و دەباشانە. دارستانی دەستکرد لە سنووری ئەمەیە زیاتر لە 1,600,000 دۆنمە. نیوەی ئەو ڕوبەرە پاوانیشمان هەیە کەەوە ئەمانە هەر هەمووی بۆتە هۆی پاراستنی ژینگەی کوردستان و ژینگەی سلێمانی بە تایبەتی. یەکێکی تر لەو بەڕێوەبەرایەتیانی کە چالاکانە بەشداری هەڵمەتی ئاگربڕ لە چیای گۆیژە دەکات بەڕێوەبەرایەتی چاکردن و پاراستنی ڕێگاوبانی سلێمانیە. بە وتەی بەڕێوەبەری بەشی میکانیک ساڵانە بەشێک لە ئامێرەکانیان لەم وەرزەدا دەخەنە خزمەت پاراستنی سەوزایی کوردستانەوە. لەو لیژنیا ئێمە بە ئامێرەکانمان مێری بلدۆزەر بەشداریمان کردو لە ئاگربڕی شاخی گۆیژە کە جوانێکی زۆر یا بە سلێمانی و ئەو سەوزایە و سامانێکی سروشتی نەتەوەی و هەم بۆ سلێمانی بە گۆیژەوە جوانیەکانی زیاترە بێ. ئەم دارستانەژەم هەروانیەوە لە شەستەکانەوە و سەوزایە بەردەوامە گوناهاین بێت بڵێن کە بسووتێت و زیانی پێبگا. هەر لێرە شەوەکە ئەوانی کێن بۆ گەشت و سەیرانوە پابندن بە ڕێنماکانەوە کە ئاگرجێ نێڵن بەڕاستی چونکە زیاتری لە ساڵانەوە ئەتوان بڵمنەوەی ئاگرکەوتنەوە هی ئەوانی گەشتیاران و ئەوانی کە لە ڕووی ئیهمالی بێیان دەستی ئەنقەز بێ. چیای گۆیژە بەهۆی بەرزی ڕوانینی بەسەر شاری سلێمانی بووەتە شوێنی گەشتیاران. بەهۆی کەمتەرخەمی بەشێک لە گەشتیارانیش ساڵانە ئاگر لە دار و پاوانی چیاکە دەکەوێتەوە و گەورەترین زیانیش لە ساڵی 2016 بوو کە نزیکەی 7,000 داری سەروسی ساڵ لە ناوچوون. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.